فەرمانبەر یەکجار سوودمەند دەبێت لە وەرگرتنی زەوی بۆیە ئێمە ئەوەمان بە عەدالەت زانی کە بە خاڵبەندی نەبێ واتە من ئەگەر 30 خاڵم هەبێ و 8 خاڵم هەبێ هەر یەکجار سوودمەند ئەبم جاییتر بۆیە بە پێی خاڵبەندی نابێ. کاکسامان سڵاو لێبێ دابەشکردنی زەوی فەرمانبەران لە سنووری کەلار بەکوێ گەیشتەوەکەی دابەشەکرێت. بەڵێ سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران. ئێمە لە ماوەی ڕابردووە ڕێکارەکانی دابەشکردنی زەوی ڕێکاری باشی بڕیوە و ڕوبەرێکی باش مەسەحکراوە لەلایەن تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی گەرمیان و لەلایەن سەرۆکایەتی شارەوانی کەلارەوە و هەموو نەخشە و سایت پلانەکان ئامادەیە و لە چەند ڕۆژی ئایندا دەسەکرێ بە وردبینی کردن و بۆ ئەوەی کە بچینە ناو پرۆسەکەەوە ئینشاڵڵا لە ئایندەیەکی زۆر نزیکە دەسەکەینە دابەشکردنی زەوی و ئەو زەویانش بە قۆناغ دابش ئەکرێ لە بەرەوەی ژمارەی فەرمانبەران ئەوەی کە ناوی گەڕاوەتەوە بۆ پێدانی زەوی نزیکەی 17,000 ئەمەش کاتی پێویست ئەبێ واتە ئێمە لە ئایندەیەکی زۆر نزیکە ئەچینە ناو پرۆسەی دابشکردنی زەویەوە لە شاری کەلار. باش ئەتوانین بڵێن لە مانگی 6 زەوی دابەشەکرێت. ئینشاڵڵاوەی کە بەرنامەمان بۆ داناوە لە ئایندەیەکی زۆر نزیکە ئەبێ لەبەرەوەی کە ئێمە چەند ڕێکارێکی ئاسانی ماوە ئەو ڕێکارانە زۆر نییە لەگەڵ ئەوەشام تیمەکان هەر بەردەوامن لە مەسەحکردن ئێمە سەرڕای ئەوەی کە تیمەکان مەسحەکان ئێمە ڕوبەرێکی باش مەسەحکراوە کە ئامادەکراوە بۆی بتوانین بچینە ناو پرۆسەکەەوە لە ئایندەیەکی زۆر نزیکە چینە ناو پرۆسەکەەوە دەسەکەین بەدابشکردن وەکەوەی کە بڵین بەرواری فڵانە ڕۆژ ڕاستیەکەی ناڵێم چەند کارێکی ئەوە ماوەکە پرۆسی وردبین وشت بەڵام وەکوتم لە ئایندەیەکی زۆر نزیکە بەڵام وەکۆی کە بڵێ فڵانە ڕۆژ جارێ ڕۆژەکەی بەوەی نەبێتە ماڵ بەسەرمانەوە بەڵام ئینشاءڵڵا لە زۆر نزیکە دەسەکەینە دابشکردنی زەوی لە شاری کەلارە. باش کاکسامان ئەو شوێنانی کە دانراوە بۆ دابشکردنی زەوی فەرمانبەران ئەکەونە کوێوە؟ ئێمە دوو ناوچەدانراوە ینی دوو شوێندانراوە لە شاری کەلارە شوێنی یەکەمیان ئەکەوێتە کەرتی سەیخەلیلەوە کە پێوترێ لای خۆمانەڵێن لە نزیک جادەی 6 مەتریەکەیە لە پشت هەردوو پرۆژەی نیشتەجێبوونی هیواستیە و برۆسکەوە و خۆناغی دووەمیشی پارچە زەوی دووەمی ئەکەوێتە لای کەرتی بەرلوتەوە کە 4,000 دۆنمە لە لای سایلۆکە بەڵام لە ئێستاە قۆناغی مەسەحکردن و کاری مەسەحکردن و ڕووپێویکردن بۆ پارچە زەوی یەکەم خەریکە تەواو ئەبێت کە 7,000 دۆنمە لای جادەی 6 مەتریەکە بڵێ نزیکی هەردوو پرۆژەی نیشتەجێبوونی هیواستی و بروسک و ئەوەی دووەم قۆناغی دووەم دواتر دەسەکرێ بە مەسەحکردنی بەڵام لەلایەن ئێمەوە بەڕەچاوکردنی بنەما کانی پلانسازی شار هەموو نەخشە و سایت پلان و تەنانەت ژمارەش بۆ هەردوو پارچەکەیش دیاری کراوە واتە ئێمە هەکە چوینە پرۆسەکەەوە بۆ دابشکردنی زەوی وردە ئەو کارانەی تریش ئەکرێت و بەزووی ئینشاڵڵا تەواوە بێت. شێوازی دابشکردنی زەویەکان چۆنە بە پێی خاڵبەندیە یاخود چۆنین دابەشەکرێتە؟ بەڵێ ئێوەی کە هەیە ڕاستیەکەی فەرمانبەر یەکجار سوودمەند دەبێت لە وەرگرتنی زەوی بۆیە ئێمە ئەوەمان بە عەدالەت زانی کە بە خاڵبەندی نەبێ واتە من ئەگەر 30 خاڵم هەبێ و 8 خاڵم هەبێ هەر یەکجار سوودمەند ئەبم جاییتر بۆیە بە پێی خاڵبەندی نابێ واتە ئەوەی کە ناوی گەڕاوەتەوە چی خاڵی زۆر بێ و چی خاڵی کەم بێ هەمووی ئەچێتە تیر و پشکەوە و لە پرۆسەیەکی شەفافە دەسەکرێ بە دابشکردن.